کۆنفرانسێک نێفنەتەوەی لە کوێتێ هیڤیەکە ji bo ڕاکێشانە کارداریە جیهانê di avadankirina Iraqê de. Rîform di yasayên penaberiyê de û çend babetên neçareserkirî naverokê miştûmira van rojan ya Kongresê Emerîkî ye. û piştî Daeş ol û netewên cuda cudayên Iraqê çawa wê bikarin pêk vebijîn? وسلاف و ڕێز هیڤیان دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێشەمان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و کەناڵی NRTش ڕاستەوخۆ پەخشی دەکات. وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتی کوێتە. گەورە دیپلۆماتی ئەمریکا بەشداری لە کۆبوونەوەیەکی دیپلۆماتانی هاوپەیمانەتی نێونەتەوەی دژی داعشدا کردووە کە بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئەم کۆبوونەوەیەش لە کاتێکدایە کە کاربەدەستانی ئەمریکا جەخت لە هاوپەیمانەکانیان دەکەنەوە تا هەوڵەکان چڕ بکرێنەوە بۆ لە ڕێگوڕیشەوە هەڵکێشانی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە هەردوو وڵاتی عێراق و سووریاشدا. شەڕی دژی داعش لە قۆناغێکی گرنگدایە و بێگرفتیش نییە لەو ڕوانگەیەوەی ئەرکەکە لە کردە لەشکریەکانەوە گۆڕاوە بۆ جێگیرکردنی سەقامگیری. بێلەوە دروستبوونی تەگەرەش لە بەردەم ئەو هەوڵانەدا هەن وەک ئەو هێرشانەی تورکیا دەیکاتە سەر کورد لە سووریادا کە هاوپەیمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکان و هەروەهاش دوژمنایەتی نێوان ئێران و ئیسرائیلیش مەترسیەکی ترە بۆ هاتنە ئارای قەیرانێکی نوێ لە ناوچەکەدا. و سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئاردۆگان دەبێژە بڕیارە ئەمریکا بۆ بەردەوامیە ئالیکاریە شەڕڤانین یەکەین پاراستنەگەل یەپەکێ دێ کاریگەری هەبە لەسەر لڤینên تورکیا لە پاشە ڕۆژێ. ئەف گوتنین ئەردۆگان بەری سەردانە وەزیرێ دەرڤەیê ئەمریکا ڕێکس تیلەرسنە vê hefteyê بۆ تورکیê. کاربدەستên ئەمریکی گوتیە تێ چاوەڕێکردن تیلەرسن دانوستاندنێک ئالۆز هەبە لەما ku ڕۆژا پێشەم و ئەینی سەردانا تورکیە دکە bi taybet welatên endamên NATO berjewendiyên cuda di Sûriyê de hene. Tirkiye aloza bi piştevaniya Amerîka ji hêzên Kurdan re ku em Enkerê wana bi tagirên PKK dide naskirin. کاربەدەستانی عێراق داوا لە وڵاتانی جیهان و کۆمپانیا گەورەکانیش دەکەن تا بەشداریەکی ڕاستەوخۆیان هەبێت لە ئاوەدانکردنەوەی وڵاتەکەیاندا. ئەم داوایەشیان لە میانەی کۆنفرانسە نێونەتەوەییە تایبەتەکەی کوێتدا بووە کە تایبەتە بە بوژانەوەی ژێرخانی عێراق لە پاش ڕاگەیاندنی گەورە کاربەدەستانی وڵاتەکە سەبارەت بەوەی شەڕی دژی داعش کۆتایی پێهاتووە و شکست پێهێنانی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیش لە عێراقدا ڕاگەیەندراوە. وێرانکردن و خاپوورکردنی ئەو شوێنانەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەستیان بەسەر داگرتووە بەشێکی سەرەکی پیلانەکانی داعش بۆ بە تایبەتیش لەو ناوچانەی دووچاری شکست بۆتەوە. ئێستا کە داعشمە لە ناو بردووە یعنی شەڕێکمان تەواو کردووە و لە قۆناغی شەڕێکی تردان لە پێناوە ئاوادانکردنەوەدا. جا ئەمەیان شەڕی لە ڕێگەوە هەڵکێشانی داعشە. پلانەکەیش ئەمەیە پاکردنەوەی وڵاتە لە داعش و کۆنتڕۆلکردنەوە و پارەپێدان و ئاوادانکردنەوەی نیشتمانە. سەرکەوتنی عێراقیەکان لە شەڕەکانی دژی داعشدا بە پشتیوانی هاوپەیمانێتی نێونەتەوەیی بووە و ئێستاژ لەم کۆنفرانسەی کوێتدا بەغدا هیوادارە بودجەی پێویست بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکەی بەدەست بێنێت. ئەو بودجەیەشمان دیار کردووە بۆ ئاوادانکردنەوەی عێراق پێویستە و بە 88 میلیارد دلار مەزەندە دەکرێت. بە دڵنیاییەوە ئەو بودجەیە لە ماوەیەکی کەمدا دابین ناکرێت، بەڵام نەخشە ڕێگایەکمان هەیە و ئەرکە سەرەکیەکانمان دەستنیشان کردووە. مەزەندەکردنی ئەو بودجە پێویستە وەک دەگوترێ پاش لێکۆڵینەوەکردنێکی وردی ڕەوشەکە بۆ لەلایەن پسپۆڕانی عێراقی و نێونەتەوەییەوە. عێراقیەکان دەڵێن لەگەڵ ئەو توێژینەوانەدا بەرنامەڕێژیش کراوە بۆ چۆنێتی ئاوادانکردنەوە. پلانی خۆمان بۆ ئاوادانکردنەوە ئامادە کردووە کە بە چەند قۆناغێکە. یەکەمیان هێنانەوە ئارای سەقامگیری و دڵنیاییە بۆ گەڕانەوەی ئاوارەکان، ئەمەش بە مانای لابردنی دار و پەردووی پاش وێرانکاریەکان و هەڵگرتنەوەی مین و دابینکردنی خزمەتگوزاریە بنچینەیەکانە. لەم کۆنفرانسەی کوێتدا جەخت دەکرێتەوە لەوەی بەغدا هەوڵی خۆی داوە بۆ ئاوادانکردنەوە، بەڵام ئەوەی کردوێتی وەک دەگوترێت زۆر کەمترە لە ڕێژەی لە سەدایەکی ئەو ئاوادانکردنەوەی پێویستە.
لدينا في المساكن زیاتر لە 138,000 خانومان هەن زیانیان لێکەوتووە و زیاتر لە نیوەی ئەو ژمارەیە خاپور بوون و زیاتر لە 2,500,000 ئاوارەشمان هەن. شاری مووسڵ دووەم گەورەترین شاری عێراق یەکێکە لەو شوێنانەی زیانێکی گەورەی پێگەیشتووە بە شێوەیەک ئاوەدانکردنەوەی ئەو شارە لەوانەیە پێویستی هەبێ بە نزیکەی نیوەی ئەو بودجەی مەزەندە کراوە بۆ ئاوەدانکردنەوەی تەواوی عێراق. زۆربەی زیانەکان لە ڕۆژاوای مووسڵ بوون چونکە خراپترین و قورسترین شەڕی بینیوە لە مێژووی خۆیدا و ژێرخانی ئەو ناوچەیی تەواو وێران کرد. ئەمە بێ لەو خێزان و کەسانەی کە لە شەڕەکاندا کوژراون. زیاتر لە 2600 تەرمیشمان لە ناو دار و پەردوودا دەرهێناوەتەوە. تەنها زیانەکانی پارێزگای نینەوە بە 42 میلیارد دلار مەزەندە دەکرێت. ئاوەدانکردنەوە و تۆکمەکردنی ژێرخانی ئابووری عێراق پرۆسەیەکی ناتەواو دەبێت ئەگەر بێت و ئاشتەوایی جێگیر نەکرێت لە وڵاتەوە شەڕوێران بۆدا. التأكيد على الاستنكار الكامل جەختکردنەوەی تەواو پێویستە بۆ دژایەتیکردنی هەموو شێوازەکانی تیرۆریزم و توندڕەوی و تایفەگەرایی جا سەرچاوەکانیان لە هەرکیەوە بێت و هەروەهاش بەرزڕاگرتنی لێبوردەیی و پێکەوە ژیان لە نێوان پێکاتە جیاوازەکانی عێراقدا گرنگە بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکە. دەشێت گەندەڵی دارایی و بەڕێوەبردن لە عێراقدا بە یەکێک لە هەرە گەورەترین تەگەرەکان لە بەردەم هەوڵەکانی عێراقدادا بنرێ بۆ بەدەستهێنانی بودجەی مەزەندەکراو بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکە. و نیوزویک ji zareka bi destekî Emerîkî nivîsandiye ku piştî civîneke digal şandekî hikûmeta Iraqê Serok Donald Trump gotiye ew digal komaleka dizan civiya bû. Digal weşana vê gotina Serok Trump kar bi destên Iraqê gazindê dikin û dibêjin çima ew navê wan dizan eşkere naka yan çima wana narawestîna. Raporta Peyanîrê Dengê Emerîka ji Bexdayê. Guvara Newsweeka Emerîkî babetek belavekir têda diyar diketin ku serokê Amerîka radgehînitin wî kombonek digel çend berpirsên Iraqî encam dabû. Ew berpirs jî bi gendal nasandin. Wildur da endamekê lêjina destpakiya Perlemana Iraqê lûma serokê Amerîka diket ku bû wan berpirsan eşkere naket. السيد ترامب وهو أقوى قوة في العالم. سید ترامپ هێزا هەری مەزنە لە جیهانê. ئەو ددا و ئەو دستینە مادەم ئەو دزانیت پارەدانەکێ و کینە دز بۆچی وان سزانادە چما لێ پرسینê nake و navên wan berpirsên diz yên Iraqî aşkira naket ew xetabar e. Endamekê Kurd li Perlemanê radgenît ku rûniştina Trumpê digel çend berpirsên gendal cihê sersurmaneya û bûçî wan berpirsan la nadet. مستغرب ئەوە کۆ ئێکێشتی ترامپی بێشتنە زەلگەل کۆمەکە دزیکەراری نشتم و هەمان وەختیدا پشتەوانیە ڤە دزیکەرات کەتن هەوڵ نادەتن کو ڤە دزیکەرا لاب دەتن ئەڤەیە یا جهێ سەرسۆمانی کۆ دەوڵەتێکە شتی ئەمریکا ڕینشتنێت توێ گەل دزیکەرا بن. پاشی ku serokê Amerîka çend berpirsên Iraqê bi tûmetên gendaliyê nasand çalakvaneke siyasî Iraqê radgehînitin ku baştirîn kar حکومەتە عێراقی دەست پێ بکات پەڕەکان و هەڵدەت دا و وان گومانان لەسەر خۆ ڕاکەت و گەندەڵ و پاکێن حکومەتێ دیار بکات. الصورة الذهنية للعالم وليس فقط ترامب. نەبەست ترامپ وها دەبێژە ئەف وێنەکە خەلکەمی دەبینن و عێراق وڵاتێکی گەندەل و گەندەلکارە ئەف لەسەر عێراقیان پێک نایە ئەو ژ حکومەتە عێراقێ دیگرە ئەف ژی ڕوولەکێ دیە دکەوە سەرملێن حکومەتێ کوێ گومانێل سەرخۆ نەهێلە و پێنگاوێن وێرەک ڕاست و واقعی بهاوێژە و بزانە کو دبە گەندەلکار دو حکومەتێدا هەبن لێ ئەو نوێنەرتیا حکومەتی هەمیە ناکەن. Eldur tûmetên serokê Amerîka derbareyî çend berpirsên Iraqî wê peyamê radgehînitin ku Iraq her sala 2003 û heta niha dubarekî alîzda dibûrît û borca vê gendaliyê jî welatiyên Iraqî deneva. Li Bexda Nizar Abdullah, Dengê Amerîka. لە قۆناغی پاش داعشدا پێکەوە ژیانێکی ئاشتیانە و لێبوردەیی گرنگجێکی تایبەتی خۆی هەیە لە نێوان پێکاتەکانی کۆمەڵگەی عێراقدا. ڕێکخراوە تونڕەوەکان کاریگەریەکی نەرێنیانە بووە بەسەر پەرتبوونی کۆمەڵگەی عێراقی. لە ئێستاشدا وەک پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێدەکا ڕێکخراوە ناحکومیەکان بایەخ بەو بەرنامانە دەدەن کە دیالۆگی نێوان ئاین و ئاینزا و نەژادەکانیش بەرز ڕادەگرن.
لە جوگرافیایەکدا کە مرۆڤەکانی قوربانی دەستی توندڕەوی ئاینی و پاکتاوی ڕەگەزی و ڕقوکینەی گروپە توندڕەوەکانن، گەنجان و لاوانی سەر بە ئاین و نەتەوە جیاوازەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆبوونەوە و پەیامی خۆشەویستی و تەبایی نێوان ڕەنگە جیاوازەکانی کۆمەلگایان بڵاو کردەوە. ئەو گەنجانە بە گرنگیەوە باسییان لە تۆلەرانس و یەکتر قبوڵکردنی ئاینەکان کرد. بۆ پێکەوە ژیان دەبێت خەڵک بەیەکەوە بژین، مرۆڤایەتی بەشێکە لە ئاین، زۆر گرنگە بەیەکەوە بژین. من ئەزمموی پێکەوە ژیانم دیتووە لەبەرەوەی هاوڕێیەکانم لە کۆڵژ ئێزدین، کوردن، سابعین و هەروەها بەهاین. ینی هەر ئینسانێک هەر دینێک ڕێک هەیە خودت ناسن لازم ئەم ڕێزل وێ بگرن هەگەر هەر دینێک چاوە خودت پەرسێ ئەم ڕێزل وێ ڕێدگرن هەگەر چاوە بن گەلک دیانەت هەنا ئەسنامات پەرسن گەلک دیانەت هەنا شخصات پەرسن ئەم ڕێزێلت گرن ئەم نابێژن ئەو خەڵەتن توجارە ئەم نابێژن ئەو خەڵەتن ئەم ڕێزل لوانت گرن ئەو تشتێ بوان نەیخۆش ئەم ناکن. یەکێک لە کچە بەشداربووەکان کە پەیڕەوی ئاینی زەردەشتیە وتی کە نزیکترین هاوڕێی ئەو لێی جیابووەتەوە دوای ئەوەی زانیوێتی ئاینەکەیان جیاوازی هەیە ئەو پێیوا بوو کە نابێت ئاین ببێتە هۆی دوورکەوتنەوەی تاکەکانی کۆمەلگا لە یەکتر. ئاینی زەردەشتی لەس ئاینی زەردەشتیم یەکەم جا باوەڕی پێدا کردە بۆتی تۆ کاڵتە ئەکەیت زۆر لای سەی بوو بەڵام بۆ باس کرد باسی ئاینەکەم بۆ کرد دوای ئەوە وتی زۆر قسەی ناخۆشی پێوت و داوەش ئەخیشتە دووتێتانی هاوڕێ نەبین. هەتا ئێستا پێکەوە ژیانی کەمینەکانم تەنانەت بۆ یەک ڕۆژش نەدیوە ومێدی باشتر دەکەم جا بۆیە من بۆ وەچەی داهاتوو هەوڵ دەدەم. ئەم مەراسیمە لەلایەن ڕێکخراوی مێسپۆ سەرپەرشتی کرابوو کە برەو بە لێک نزیککردنەوەی ڕەنگە جیاوازەکانی کۆمەلگا ئەدات. پێکاتبوو لە کۆمەڵک ترینینەکان لەسەر ئایدنتیتی بوو لەسەر شوناس و لەسەر شێوازی ئەنجامانی دایالۆگ و لەسەر کۆمەڵ بابەتی گرنگترکە پەیوەندی بە وزعی دایالۆگ و ئاشتیەوە هەیە. لێک نزیککردنەوەی ئاین و پێکهاتە جیاوازەکان هەنگاوێکی گرنگە بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و نەهێشتنی تۆوی ڕق و کینە کە لەبەر هۆکاری جیاجیا کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست کردووە. ئەو گەنجانی ئەمڕۆ لێرەدا کۆبوونەوە نوێنەرایەتی ئاین و نەتەوە جیاوازەکانی عێراق و هەرێمی کوردستانیانە کرد. ئەوان جەختیان لێوە کردەوە تۆلێرانس و لێبوردەی لە نێوان ئاین و نەتەوە جیاوازەکان تاکە ڕێگەچارەیە بۆ دوورکەوتنەوەی لە ڕق و پەرگیری لە نێوان تاکەکانی کۆمەلگا. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. دەرد و نەکبەتیên مرۆڤان بڕەنگانە bi şێوەیên cuda cudana û kesek jî bêderd û êştîne lê derdê derdan hene ew derçawan e hûn bizanin ew nê bizanin eger vê raportê temaşe bikin. مراد و ئاسیا و عەزیز خیشک و برایên hevdûne di nava kabîneka kempên awaran jiyana xwe borînin. Ev her sê kese dihêne hejmartin ji kesên xudan pêdawîstiyên taybet. Asya her dem bi zincîran dihête girêdan ji layê malbata wê ve ji ber ku her demekê hate vekirin dil dîvbayê serê xwe kevîtin. Murad jî piraniya demên xwe bi ser hejandinê diborînîtin û ezîza ji lingên xwe ve ya şeleliye û her dem ya rîniştiye her gaveka heza cihekî diketin pê diviye hindek ji endamên xêzana wê raken û cihê wê veguhêzin. Babê evan zaroyan du caran celtê lêdaye û noke ew jî bi rêza peykeftiyan dihête hejmartin ji ber ku bîrdanka xwe ji dest daye. û celtê miraya û berînha evî şair bû. Bêguman kesek xizmeta evan diketin ew jî deyka wan e ku niha toşî nexweşiyên derûnî bûye ji ber zehmetiya xudankirina ewan. حالنا سيل بامنا واجي هقص علاجنا هوس دين تقول هذا بسرعه كذا هذا شوليك كذا وبعدين تديني وجه منتهيه يدينا فرد مار اوش داندنيا Her wesa deyka van zaroyan dixwazît ji welatê xwe koçber bîtin ji ber nebûna mafê xudan pêdawîstiyên taybet û nebûna cihekê taybet bû evancore kesa.
الفر نين حقوق الإنسان نين الفر نا مستشفى دينا هيا نا يكيم هيا نا كسكيم هيا وان خدام بكا وسيفيش حكومة ديتون ما بشينا دولة له حقوق الإنسان هيا هموا بن خدام كده هر ایک پرنگکی جیان خود بورینیتن خزانکا آوارن شنگال لکم پا قادیا سر رای درد آواربون و دیرکتن جمال و حال خو نوکه خدان 4 زاروین پیکفتینه و جیانکا سخت و دشوار ادبنه سر کا و عمر دنگ امریکا کم پا قادیا پێشبینیا سەرۆکی تورکیا و پشتەوانیە ئەمریکا ji Kurdên Rojavara dê karîgeriyê bike li ser livînên Tirkiya di Sûriyeyê de. Ew jî piştî civîneka şîretvanekî ewlehiya niştimaniya Amerîka bû digel mezna nûênerekê Erdogan û berî seredana Wezîrê Derveyê Amerîkaya li Tirkiyê gelo çi pêşbînî ji vê seredanê tê kirin û livînên Erdogan dibêje ew ê çi bin. Divê delîvê de em mêvandariya Servet Tosun dikin ew birêveberê beşê geşekirina stratejîk e li senterê lêkolînên siyasiyên Kurdî lêre li Washington. Kekê Servet gelkê bi xêr hatî. Me bihîst Erdogan îro dibêje ka çawa ew peywendiyên ew yan alîkariya Amerîka ji Kurdên Rojavara wê wesa bike ku ew hizra hinek livînên dî bikin. جا سردانا وزیر درveyê Amerîka piştî 2 roja li Enkarê em çi pêşbîniyê ji wê seredanê dikin çin pêşbîniya çi danûstandina dikin bi rastî polîtîkaya Tirkiyeyê hetanî rojê avakirinê hetanî îro li hemberî Kurdan neguheriye ew çi ye ku her gaveke Kurda hebe gere wan gava ewna bibirin Amerîka jî berjewendiyê wan li rojhilata navîn hene li hem taybetên Sûriyeyê jî berjewendiyê wan hene û dixwazin ew cihê li hemberî şerê Daeş kirin li tevî Kurda wan cîha hildan destê xwe nahêlin berdin jî ji ber ku li problema Îranê heye îro wê derê problema hatina Rusyayê hetanî li aveyên germ hene wê derê ew jî naxwaze li wan erda û li wan berjewendiya destê xwe berde. Ji ber wê ez bawer nakim tiştekî zêdeyî bi guhire çê be Kurdên wê derê bin Amerîkayê wê derê be û Erdogan jî yê gotinê xwe bêje lê ez bawer nakim tiştekî zêde em vê civînê tiştekî zêde cuda bibînin dernakeve holê. Yani em tedgehên ku wekû me gotî jî welatên NATO jî berjewendiyên cuda di Sûriye de hene Amerîka dev ji Kurda bernadin û Erdogan ji Tirkiya jî herî karî xwe bikin. Lê Erdogan dibêje em ê karîgeriyê bike li serindî ku em karê dî bikin livînên dî em bikin em çalakiyê dî bikin. Yani çi çalakî çi livîn ji Tirkiyan tên çavarê kirin? Yani ez viya dikarim bêjim ki li dünyayê de qe tu devletekî li serokekî devletekî tune ku qasî Erdogan biaxife. Yani axaftinê gelek hez dike û yani gotinan derewan gelek hez dike û ev jî naçe serî. Zaten bikaribûna heta niha bikirane yê çê bikirane. Yani mînake çend roj berê nikaribûn firokê wan rabûn ji ber ku Rusya îzin neda wan ku herin bombebaran li ser Afrînê bikin. Ji ber wê yani dixwazin biaxifin, dixwazin yani eger herkes derî ji wan veke kevira jî erdê girê bidin û ewna jî herin li ser Kurda yani derdê wan ew e. Tiştekî wisa ne Kurd wiya qebûl dikin, ne dünya qebûl dike, ne Rusya ne Amerîka. Başa belê kekî servet yani Tirja 24 rojan Tirkiya operasyona dê Efrînê dikatin. Kurd cemxwe weka serketinekê ji xwe dadinîn Tirkiya serketinê ji xwe dadinî lê tu çi dibêjî? Yani Erdogan divê pêngava xwe da divê biryara xwe da ku her Efrînê serketiye yani. Erdogan beriya yani şerê wan li hemberî Efrînê dest pê kir got em ê nava 24 saeta da biya bixedînin paşê got nava 3 roja da paşê got heftekî de niha dibêje mehekî de 2 meha 3 meha da û tiştê em dibihîzin li tiştekî wista zêde jî nehatiye holê yani heyanî çend derdorê gundan çûne lê negiştine nêzîkî Efrînê Kurd jî hem berxwe nasekinin yani berxwe didin nahêlin ku Türk zêde werên û derbe jî wan dixin we jî dît çend heb helîkopterê wan tankê wan hate îmha kirin ji ber wê
ئەوە شەرە هێ بدۆمە هێدا چەندی ئەس باوەڕ دکم یعنی ئەگەر هەر کەس بێدەنگ ببێ یعنی رووسیاژی ئەمریکاژی بێدەنگ ببێت دیسا ئەنکێم ساڵێک 2 ساڵ دکشینێ لێ ئەس باوەڕ ناکەم کەس یەوخوا سەبراوان هەبێت تورک وێ دەرێ وسە کێفاخۆ هەرن ئینسانە قەتل بکن سیڤیلا بکوژن ئەس باوەڕ ناکەم زێدە دەرێت سپاس دەست تۆسون بڕێبەری بەشێ گەشەکردنا استراتیژیک لە سنتەرێ لێکۆلینێن سیاسی لێرا لە واشنگتن میوانەیە کورت کونەکشن بوو وا ڕۆژان کۆنگرسی ئەمریکی وێ مشتومڕێ بکە لەسەر ڕیفۆرمان دە سیستەمێ پەنابەریەدا لە ئەمریکا و دەهان ساڵە نەهاتنە چارەسەرکردن نەهاژی ترس هەیە ji دەرخستنا سەدان هەزار خوارتên نەدەستور دای لێ هەنێک ئەندامên کۆنگرسی دەخوازن سەرژن و ڕێنماییین پەنابەریە لە ئەمریکا داڕێژن. دوای ئەوەی هەفتەی ڕابردوو ئەنجومەنی سەنات سەودایەکی بودجەی فیدرالی بۆ 2 ساڵ پەسەند کرد ئێستا چاوەڕوانی بۆ تاوتوێکردنی مەسلەی کۆچبەری لە سەناتدا لە گۆڕێدایە. بەڵێ ئەم مەسلەیە لێرەدا تاوتو دەکرێت و ئاگدار بن ڕەنگە هەفتەی ئایندە مێژووی بێت. سەرۆک ترامپ ساڵی پار زەمینەی بۆ وتوێشکردن لەسەر مەسلەی کۆچبەری خۆش کرد بەوەی پرۆگرامی ناسرااو بە داکای هەڵوەشاندەوە واتە ئەو پرۆگرامەی بە شێوەیەکی کاتی ڕێگە بەمانەوەی ئەو منداڵانە دەدات ئەوانەی بە ناقانونی هێنراونەتە ئەمریکاوە. سەرۆک ترامپ ماوەی هەتا 5 مانگی داهاتووی داوەتە کۆنگرس بۆ یەکلاکردنەوەی ئەو مەسلەیە. لە 5 مانگی داهاتووەوە ڕۆژانە بە تێکڕای 1000 کەسی لاو مافی پاراستنیان لە دیپۆرتکردنەوە لەدەست دەدەن هەروەها مافی کارکردنیان لە ئەمریکاشدا. یاسادانەرانی هەردوو پارتی کۆماری و دیموکرات دەڵێن کۆچبەرانی لاو شایستەی مانەوەن لە ئەمریکادا. من ئەمە بە دەرفەتێک بۆم کەسانە دەبینم ئەوانەی بەکردار لە وڵاتەکەماندا گەورە بوون بۆ ئەوەی بتوانن ڕۆڵی تەواویان لە وڵاتدا هەبێت. بەڵام سەرۆک ترامپ ریفۆرمی زیاتر لە پرۆگرامی کۆچبەری منداڵانی ناقانونی گەرەکە. ئێمە پێویستیمان بەو دیوارە سنووریە هەیە و ئەو دیوارە دروست دەکەین هەروەها ئێمە 3 بایەخی سەرەکیمان دیاری کردووە بۆ داڕشتنی سیستمێکی کۆچبەری سەڵامەت و مۆدرن و هەروەها یاسایی. بێژگە لە دروستکردنی ئەو دیوارە بە درێژایی سنووری نێوان ئەمریکا و مەکسیک سەرۆک ترامپ گەرەکێتی ژمارەی ئەو کۆچبەرانی لە سەرانسەری جیهانەوە ئەمریکا وەریان دەگرێت کەم بکاتەوە هەروەها ئەوانەشی شارەزاییان لە پیشەکاندا هەیە لە پێشتر بن هاوکات دیموکراتەکان پێشنیازی سەودایەکی بچووکتر دەکەن. خواستێک لە نێو خانەی نوێنەران و ئەنجومەنی سیناتدا هەیە بۆ یەکلایکردنەوەی ئەم مەسەلەیە و هەردوو لایەن پشتیوانی لە مانەوەی مناڵانی نایاسایی و پاراستنی سنوور دەکەن. یاسادانەرانی دێرین لە کۆماریەکان دەڵێن سەرۆک ترامپ شایستەی سوپاسگوزاریە بۆ تەواوی پێشنیازەکەی بۆ کۆچبەری. ئەوەی سەرۆک ترامپ کردوەتی هەرگیز سەرۆک ئۆباما نەیکردبوو. ئەوە تا سەرۆک ترامپ دەرفەتی دایە 1.8 میلیۆن لاو ئەوانەی لە ئێستادا نایاساین بۆ ئەوەی بخرێنە سەر ڕێگای بوونیان بە هەوڵاتی یاسایی لە ئەمریکا. ئەمەش لە ڕاستیدا خەلاتێکی ئەو پەڕی بەخشندانەیە. ئایا ئەنجومەنی سەنات ڕەنگە چی پەسەند بکات؟ من ناتوانم لە هیچ دەرەنجامێک دڵنیاتان بکەم با لێی بگەڕین و بزانین پشتیوانی دەنگی زۆرینە بەکوێ دەگات. من دڵنیاتان دەکەم پرۆسەکە بۆ هەموو لایەنەکان عادلانە دەبێت ئەمەش ئەوەیە کە من بەنیازم بیکەم. سەنەتۆر میچ مەکۆنێڵ بەڵێنی وتیوێشکردنی کراوەی بۆ ئەو مەبەستە داوە واتای ئەوەیە کاتێکی سنوورداری نابێت و سەنەتۆران ژمارەیەکی زۆر لە پێشنیاز بۆ تاوتوێکردن پێشکەش دەکەن هەرچی سەنات پەسەندی بکات دەبێت لە خانەی نوێنەران پەسەند بکرێت بۆ ئەوەی بشبێتە یاسا دەبێت سەرۆک ترامپ واژووی بکات. کۆشکی سپی بەردەوامە لەسەر و سەوداکردن لەگەڵ قسە و باسی لێکەوتەکانی پێشلکاریەکانی ناو خێزان دژی ڕاپۆرتەر دەمڕاستی پێشووی کۆشکی سپی کە هاوسەری پێشووی ڕاشکاوانە کەوتۆتە قسەکردن و دەڵێت بەردەوام لە ترسا ژیاوە. سەرۆک ترامپ و تەواوی ئەندامانی بەڕێوەبەرایەتیەکەشی دۆسەی پێشێلکاریەکانی ناو خێزانیان بە شێوەیەکی ئێجگار ڕژد وەرگرتووە و لەو بڕواایشدان هەر قسە و باسێک دەبێت لێکۆڵینەوەیەکی وردی لەسەر بکرێت و سەرۆک ترامپ پشتیوانیش لە قوربانیانی توندوتیژی خێزانی دەکات و لەو بڕواایشدایە پێویستە هەموو کەسێک مامەڵەکردنێکی ڕەوای لەگەڵدا بکرێت.
ئەکادمیستیەکان لە کۆماری ئیسلامی ئێران داوای وەڵام لە بەرپرسانی وڵاتەکەیان دەکەن پاش ئەوەی دەسەڵاتدارانی ئێران ڕایانگەیان ژینگە پارێزێکی ناودار لە زینداندا خۆی کشتووە. لە نامەیەکدا بۆ حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران ئاکادمیستی ئێرانیەکان دەڵێن هەواڵەکان و دەنگوەکانی پەیوەندیان بە دەستگیرکردن و مردنی کاوس ئیمامیەوە هەیە شتگەلێکن جێی بڕوانین. کاربەدەستانی ئێران بە کەسوکاری ئیمامی تەمەەن 63 ساڵیان وتووە 2 هەفتە پاش دەستگیرکردنەکەی خۆی کوشتووە. ئیمامی کە هاوڵاتیەکی کەنەدایی بەڕەسەن ئێرانیە و پرۆفیسۆریش بووە لە زانکۆی ئیمام سادق لە تاران. وەرزشوانên ئەمریکی پێشکەتنان بەدەست دێخن لە یاریên ئۆلمپیکن زڤستانê 2018 lê Pyeongchang lê Kuryaya Başûr. Di xişîna di kolana qeşaya ra Colin Kim ya 17 salî mîdalya zêrî dîbe ew yekem bejdariya wê bû di Olimpîkan da tiştê sirinçrakêş ew bû wê 93.75 xal tomar kirin ku cudahiyeka mezin digel hevrekên xwe hebû. Sean White yê Emerîkî di bezan û bilindkirina ser qeşayê de geşte qonaxa duwem û bihîviya îşe ve zêrî bi dest bêxe. Mamî Daynî yekem jina reşe li xişîna lezgîn li ser qeşayê bihîviya bigehta qonaxa dawiya 500 metran. هەر سەبارەت بە ئۆلۆمپیاد وەزیری دەرەوەی رووسیا دەڵێت چیدی ئەمریکا ناتوانێت شەڕی ڕەوای وەرزشی لە رووسیا بباتەوە. سێرگێ لاڤرۆڤ لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ تەلەڤیزیۆنی رووسیادا دەڵێت ئەمریکا هەڵمەتێکی دژە رووسیای بەکارهێناوە تا رووسیا لە وازیەکانی ئۆلۆمپیاد دوور بخاتەوە و لاڤرۆڤ ئەوەشی وتووە کە ئەمریکا هەمان ئەو ڕێبازەی لە بواری تریشدا بەکار هێناوە. ئەوە شەڕی سیاسەتی یان شەڕی وەرزشە شەڕی وەرزشە دەخیل ئەمە لە دێر زەمانەوە تەنانەت دەگە بگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵانی هەفتاکان کاتێ بۆب فیشەر پاڵەوانی جیهانی ئەمریکایی لە یاری شەترەنجدا دەزانی ئەو کاتە کرملن زۆر بە چڕی دەیڕوانیە وازیەکان کە لەگەڵیی لە یاریزانەکانی رووسیادا یاری دەکرد ئەو کاتەش وەهایاندا دەنا بردنەوە لەو پاڵەوانێتی شەترنجدا وەکو سەرکەوتنی سیاسی سەرکەوتنی سیاسی بوو لە کوریا باشووری نهاژی هەلبەت وەرزشە لێ سیاسەژی بەجاردا بەشدا ئەڤژی بابەتن کۆنەکشن بوون هەتا ڕۆژاینی هەر شاد و بەختەوەر بوون و خۆدا حافیز هەر شاد.